دێنە سەر شکارکردنی ڕاهێنانی لێکدانی بڕەجەبڕیەکان لە پەڕە 58مان هەیە. پێش ئەوەی بینە سەر پرسیاری یەکەم نمونەی شەشەممانمایە. نمونەی شەشەم دوو کەوانەی وەکو یەکمان هەیە تەنها نیشانە جیاوازن، کەواتە چ دەکەین؟ ڕادەی یەکەم جاران ڕادەی یەکەم، نیشانە جاران نیشانە، ڕادەی دووەم جاران ڕادەی دووەم. سەرەتا ژمارە 6 جاران 6 دەکاتە چەند؟ دەکاتە 36. میم توان دوو جاران میم توان دوو دەکاتە میم توان 4. سالب جاران موجب دەکاتە سالب 5 جاران 5 دەکاتە 25. پرسیار یەکەمان هەیە لە ڕاهێنان، کاوانەیەکمان هەیە لە پێش کاوانەکەی چمان هەیە؟ سێ نون بامان هەیە. دێن چ دەکەین؟ جارانی سەرەتا جارانی دوو نون توان دووەکەی دەکەین، پاشان جارانی سێ با توان دوو دەکەین. کوتمان چ سەرەتا نیشانە جاران نیشانە، چونکە موجبە پێویست ناکە جارانی بکەین، ڕاستەخۆ لە ژمارەکەی دەست پێ دەکەین. سێ جاران دوو دەکاتە 6. نون توان یەک جاران نون توان دوو دەکاتە چەند؟ نون توان 3. با توان یەک جاران هیچ با ئەکەم لێر نییە، جا کە جارانی بکەم کەواتە وەک خۆی دەنووسمەوە، کردارەکەم کۆیە دایدەنێمەوە. سێ جاران سێ دەکاتە 9. نون توان یەک جاران هیچ نونەکەم هەیە لێرە جارانی کەم نەخێر، کەواتە نونەکە وەک خۆ دەنووسمەوە. با توان یەک جاران با توان دوو دەکاتە چەند؟ با توان 3. کەواتە وەڵامەکەم 6 نون توان 3 با توان یەک کۆ 9 نون با توان 3. توانەکانیشمان جیاوازن، لۆیە ناتوانین دەستکاری بکەین. دێنە سەر پرسیاری دووەم بە هەمان شێواز. سەرەتا نیشانەکە سالب جارانی موجب دەکاتە سالب 3 جاران یەک ئێرە یەکە، مادام هیچ ژمارە نەبوو کەواتە یەکە. 3 جاران یەک هەر دەکاتەوە 3. سین توان یەک جاران سین توان یەک دەکاتە چەند؟ سین توان 2. ئەو جارە دێن چ دەکەین؟ جارانی چوارسینەکەی دەکەین. سالب جاران سالب دەکاتە موجب 3 جاران 4 دەکاتە 12. سین توان یەک جاران سین توان یەک دەکاتە سین توان 2. ئەو جارەی سالب جاران موجب هەر دەکاتەوە سالب 3 جاران 6 دەکاتە 18. سین توان یەک جاران هیچ سینەکەم هەیە لێرە جارانی کەم نەخێر، کەواتە وەکو خۆ دەنووسمەوە. دێنە سەر پرسیاری سێممان هەیە. پرسیاری سێم دوو کەوانەمان هەیە، بەڵام لە پێش کەوانی یەکەم چم هەیە؟ چوارم هەیە، کەواتە ئەو چوارەی لە پێش کەوانی یەکەمە تەنها جارانی ناو کەوانی یەکەمی دەکەم. ئەو چوارە جاران تا توان سەی دەکەم، جاران دوو باکەشی دەکەم. 4 جاران تا توان سێ دەکاتە 4 تا توان 3. ئێرە موجب بە موجب جاران سالب هەر دەکاتەوە سالب 4 جاران دوو دەکاتە 8. با ئەکەش وەکو خۆ دەنووسمەوە، کەوانەکەی دادەنێمەوە. لێرە چمایە؟ کەوانەی دووەم تا ناقسن 3 با بەتوانی 2. ئەو جارە چی دەکەم؟ ئەو دوو کەوانەی جاران یەکتری دەکەم. سەرەتا 4 تا توان 3 لێکدانی ڕادەی یەکەم لە کەوانەی دووەم دەکەم. 4 جاران ئێرە یەکە، 4 جاران یەک هەر دەکاتەوە 4. تا توان 3 جاران تا توان یەک دەکاتە تا بەتوان 4. ئەو جارێ چ دەکەم؟ جارانی ڕادەی دووەمی دەکەم. موجب جاران سالب هەر دەکاتەوە سالب 4 جاران 3 دەکاتە 12. تا توان 3 هیچ تا ئەکەم هەیە لێرە جارانی کەم نەخێرەوە خۆی دەنووسمەوە. تا توان 3 با توان دووشم لێرە ماوە، وەک خۆ دەنووسمەوە. ئەو جارێ چ دەکەی؟ ڕادەی دووەم جارانی کەوانی دووەم هەردیشی دەکەی. سالب جارانی موجب هەر دەکاتەوە سالب 8 جاران ئێرە یەکە هەر دەکاتەوە 8. هیچ با ئەکەم نییە لێرە جارانی کەم، کەواتە با ئەکەی دادەنێ و تا ئاکەش دەنووسیەوە. ئەو جارە سالب جاران سالب دەکاتە موجب 8 جاران 3 دەکاتە 24. با توان یەک جاران با توان دوو دەکاتە چەند؟ با توان 3. دێن تەمەشا دەکەین بزانین توانەکانمان یەکسان. لێرە تا ئەکەم توان 4، لێرە توان 3، لێرە توان یەکە، لێرە با توان 2، لێرە با توان 3، کەواتە وەڵامەکەی با کەمەک بەڕۆنتر بنووسم 4 تا توان 4 ناقسن 12 تا بەتوانی 3 با توان 2 ناقسن 8
بە تا کۆ 24 بەتوان سێ تەنها وەکو خۆم نووسێلەوەی وازەحتر دیاربی. پرسیاری چوارەممان هەیە کەوانێکمان هەیە بەتوانی دوو گوتمان بەپێی یاسا دەکەینەوە. گوتمان ئەوە ڕادەی یەکەم ئەوە ڕادەی دووەمە دێن چ دەکەین ڕادەی یەکەم بەتوان دوو ڕادەی دووەم بەتوان دوو. گوتمان ئێرە هەمیشە چییە؟ هەمیشە موجەبە. گوتمان لۆ نیشانە ئێرە دەکچ دەکەین تەمەشای کەوانەکەی دەکەین نێوانەکەی چیە کۆیە کەوات ئێرە کۆی دادەنین. ئەوجا چ دەکەین ئەو دووەی جارانی ڕادەی یەکەم و دووەم دەکەین دوو جاران سین دوو سین دوو سین جاران یەک هەر دەکاتەوە دوو سین سین توان دوو زایدەن دوو سین زایدەن یەک توان دوو واتە یەکەکەی چەند جارانی خۆی کەوە دوو جار یەک جاران یەک هەر دەکاتەوە یەک. پرسیاری پێنجەمان هەیە بە هەمان شێواز لێرە چمان کرد هەر دووبارە هەماشتی دەکەینەوە ڕادەی یەکەم بەتوان دوو ڕادەی دووەم بەتوانی دوو. گوتمان نیشانەی ئێرە هەمیشە موجەبە لۆ نیشانە ئێرە تەمەشای ناوکەوانێکی کە سالبە کەواتە ئێرەش سالبی دادەنێن. ڕادەی ناوڕاست دەکەین ئەو دوی جارانی ڕادەی یەکەم و دووەم دەکەین دوو جاران سین دوو سین جاران دوو دەکاتە چوار سین. ئەو جارێ چ دەکەین سین توان دۆکە وەکو خۆکەم چوار سین کۆ دوو توان دوو دەکاتە چەند دەکاتە چوار. لێرەش دەینە سەر پرسیاری شەشەم میم توان دوو ناقسەن دوو میم نون لێکدانی چ دەکەین سێ میم نون کۆ نون توان دوو. بە هەمان شێوازی پرسیاری سێمە دەین چ دەکەین ئەو میم توان دووەی لێکدانی سێ میم نونەکەی دەکەین و لێکدانی نون توان دوو دەکەین پاشان چ دەکەین دوو میم نونەکەی جاران ڕادەی یەکەم دەکەین پاشان جارانی ڕادەی دووەم دەکەین بە هەمان شێواز بە ئەوە لۆ خۆت واجبی. پرسیاری هەفتەمم هەیە پرسیاری هەفتەم گوتمان چ دەکەین ڕادەی یەکەم بەتوان دوو ڕادەی دووەم بەتوانی دوو. ئێرە هەمیشە گوتمان موجەبە لێ تەمەشای نیشانەکە دەکەین موجەبە کەواتە ئێرەش موجەبی دادەین. ڕادەی ناوڕاستەکە چۆن دەردێ دوو جاران سین دوو سین جاران هەفت دەکاتە چەند چواردە سین سین توان دووەکە وەکو خۆ کۆ چواردە سین کۆ هەفت توان دوواتە هەفت جاران هەفت دەکاتە چەند دەکاتە چلو نۆ. دەینە سەر پرسیاری هەشتم پرسیاری هەشتەمیش بە هەمان شێواز دێن چ دەکەین ڕادەی یەکەم توان دوو توان دوو سین توان دوو ڕادەی دووەم توان دوو کە شەشە. ئێرە هەمیشە موجەبە نیشانەی ناوکەوانەکە چییە موجەب کەواتە ئێرەش موجەبی دانێ. لۆ ڕادەی ناوڕاستەی چ دەکەی ئەو دووەی جارانی ڕادەی یەکەم و دووەم دەکەی گۆڕاوکەم چیە سینە سینەکەی دانێ و ژمارەکان جاران کە دوو جاران شەش دەکاتە چەند دوازدە دوو جاران دوازدە دەکاتە چەند بیست و چوار دوو جاران دوو چار چار جاران شەش بیست و چار دوو توان دوو دەکاتە چەند چوار سین توان دووەکە وەکو خۆی کۆ بیست و چوار سین کۆ شەش بە توان دوواتە شەش جاران شەش دەکاتە چەند دەکاتە سی و شەش. ئەوەش پرسیاری هەشتەممان. دەینە سەر پرسیاری نوێم پرسیاری نوێمیش بە هەمان شێواز ڕادەی یەکەم توان دوو ڕادەی دووەم توان دوو. ئێرە هەمیشە موجەبە ناوکەوانەکەت کەمە کەواتە ئێرەش کەمی دادەنێ. لۆ ڕادەی ناوڕاست دووەکەی جاران ڕادەی یەکەم و دووەم دەکەین بە هەمان شێواز هەموو ئێرە دووبارەیە دوو جاران سین دوو سین جاران شەش دەکاتە دوازدە سین سین توان دوو ناقسەن دوازدە سین کۆ شەش توان دوو دەکاتە چەند دواتە شەش جاران شەش دەکاتە سی و شەش. پرسیاری دێم بە هەمان شێواز ئەڵێن چ ڕادەی یەکەم بە توان دوو هەفت توان دوو سین توان دوو ئەوە هەمووی ڕادەی یەکەمە کەواتە هەفتەکەش دەبی توان دووکە یاگادار بە. ڕادەی دووەم توان دوو ئێرە هەمیشە موجەبە نیشانەی ئێرە تەمەشای ناوکەوانەکەی کەمە کەواتە ئێرەش کەمی دانێم. لۆ ڕادەی ناوەڕاست سین و سادم هەیە سین و سادەکەی بنووسەوە ئەو جارەی دووەکەی جارانی ناوکەوانەکە دوو جاران دوو چار چار جاران هەفت دەکاتە چەند بیست و هەشت هەفت بە توان دوو دەکاتە چەند هەفت جاران هەفت دەکاتە چلو نۆ سین توان دوو کەمەکەی دانێەوە بیست و هەشت سین ساد کۆ لێرە ئەو دۆش توان دوو بوو ئاگادار بە نەمنووسێ لە بیرم کردووە دوو توان دوواتە دوو جاران دوو دەکاتە چەند چوار ساد توان دوو. لەوێ کەمەک بە سەریعی باسی یەکەم چونکە هەر دووبارەیە دوو کەوانەی وەکو یەکم هەیە تەنها نیشانان جیاوازە ڕادەی یەکەم لێکدان ڕادەی یەکەم نیشانە جاران نیشانە ڕادەی دووەم جاران ڕادەی دووەم سین جاران سین سین توان دوو موجەب جاران سالب سالب پێنج جاران پێنج بیست و
5 پرسیاری دوازدەش بە هەمان شێواز ڕادەی یەکەم جاران ڕادەی یەکەم نیشانە جاران نیشانە ڕادەی دووەم جاران ڕادەی دووەم 5 جاران 5 25 سات توان یەک جاران سات توان یەک سات توان دوو موجب جاران سالب هەردەکاتەوە سالب یەک جاران یەک هەردەکاتەوە یەک پرسیاری سێزدەش بە هەمان شێواز ڕادەی یەکەم جاران ڕادەی یەکەم نیشانە جاران نیشانە ڕادەی دووەم جاران ڕادەی دووەم دوو جاران دوو چوار سین توان یەک جاران سین توان یەک دەکاتە سین توان دوو سالب جاران موجب دەکاتەوە سالب 5 جاران 5 25 سات توان یەک جاران سات توان یەک دەکاتە سات توان دوو شتێکی ئەوە تۆ نییە هەر هەمان ڕێگایە لێرەش بە هەمان شێواز کەوانەیە کە تێ لە پێش کەوانەکەی بڕاکەتەیە کە سێسینە جارانی ناو کەوانەکەی دەکەی سێ جاران 9 27 سین توان یەک جاران سین توان دوو دەکاتە سین توان سێ موجب جاران سالب دەکاتەوە سالب سێ جاران چار دەکاتە دوازدە سین توان یەک جاران سین توان یەک دەکاتە سین توان دوو ئەو توانانە چۆن زیادە بن کە ئەڵەی سین توان یەک جاران سین توان دوو سین توان یەک جاران سین توان دوو لە لێکدانی هێزەکانمان باس کرد گوتمان ئەگەر بنچینەمان یەکسان بێت بنچینە دروشی توانەکان چ لێ دەکەین کۆ دەکەینەوە یەک کۆ دوو دەکاتە سێ وەکو بیراتنەوەیەک پرسیاری شازدەمان هەیە ئەویش باوازبی تەنها جارانی ناو کەوانەکەی دەکەی پرسیاری حەفدەمیش دوو کەوانەی لێکدانی یەکتریەکەی ئەویش هەر باوازبی لۆتوو چونکە هەمان هەنگاوە چ دەکەی ڕادەی یەکەم جاران کەوانەی دووەم دەکەی ئەو جای ڕادەی دووەم جاران کەوانەی دووەم دەکەی ئەوە پرسیاری حەفدە پرسیاری هەژدەمان هەیە پرسیاری هەژدەش هەر هەمان شێواز باشکاری بکەین ڕادەی یەکەم توان دوو ڕادەی دووەم توان دوو ئێرە هەمیشە موجەبە ئێرەش بەپێی کەوانەکەی نێوانەکەی کۆیە کەواتە کۆی دابنێ لۆ ڕادەی ناوەڕاست دوو جاران سین دەکاتە دوو سین دوو سین جاران چار دەکاتە هەشت سین توان دوو زایدەن هەشت سین کۆ چار بە توانی دوواتە چار جاران چار دەکاتە چەند دەکاتە شازدە پرسیاری نۆزدەمان هەیە بە هەمان شێواز ڕادەی یەکەم توان دوو ڕادەی دووەم توان دوو ئێرە هەمیشە موجەبە ناو کەوانەکەی نیشانەکەت کەمە کەواتە ئێرەش کەمی دادەنێن ئەوجا چ دەکەی ئەو دوی جارانی ناو کەوانەکەی دەکەی ڕادەی یەکەم و دووەم دوو جاران سێ دەکاتە شەش سین جاران چار دەکاتە 24 سین سێ توان دوواتە سێ جاران سێ دەکاتە 9 سین توان دوو کەم 24 سین کۆ چار بە توان دوو دەکاتە چەند دەکاتە شازدە ئیدی نمونونەکان هیچی وای تێدا نییە ئەوانە بە واجب بن لۆ خۆت پرسیاری 27 ئەگەر شکارکەین پرسیاری 27مان دوو کەوانەی وەکمان هەیە وەک یەکمان هەیە تەنها نیشانان جیاوازە ڕادەی یەکەم جاران ڕادەی یەکەم نیشانە جاران نیشانە ڕادەی دووەم جاران ڕادەی دووەم 6 جاران 6 دەکاتە 36 تا ئەتوان دوو جاران تا ئەتوان دوو دەکاتە تا ئەتوان 4 سالب جاران موجب دەکاتە سالب 5 جاران 5 دەکاتە چەند دەکاتە 25 ئێرەش توان دووەکەم لە بیر کردیە پرسیاری 26 بە هەمان شێواز ڕادەی یەکەم جاران ڕێگای یەکەم نیشانە جاران نیشانە ڕادەی دووەم جاران ڕادەی دووەم سات جاران سات دەکاتە سات توان دوو سالب جاران موجب دەکاتە سالب هەر جاران هەش دەکاتە چەند دەکاتە 64